طوبى لمن حفظ الكتاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا، وتمثل القرآن في أخلاقه وفعاله، فيه الفؤاد تعلقا، وتلاه في جنح الدجى متدبرا، والدمع من بين الجفون ترقرقا. هذه صفات الحافظين كتابه حقا، فكن بصفاتهم متخلقا. يا حافظ القرآن رتل آيه، فالكل أنصت للتلاوة مطرقا. يا حافظ القرآن لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا. ماذا يفيدك أن تسمى حافظا وكتاب ربك في الفؤاد تمسكا؟ القرآن حبل نجاتنا، فتمسكي بعراه كي لا نغرقا، ولتجمعي حول الكتاب شتاتنا، حتى نزيل تناحرا وتفرقا، ولتجعليه محكما في أمرنا، وثقي بوعد الله أن يتحققا. يا أمتي القرآن حبل نجاتنا، فتمسكي بعراه كي لا نغرقا. ئەوە تەنیا کاتمان بە ڤیرۆ دەدات. کەمەی گوێ بگرە بەڕێزم، خوا هیدایەتت بدات. نامەوێت کاتەکانی کەس بە فیرۆ بدەم، تەنیا ویستم قورئانی پیرۆزت بیر بخەمەوە کە لە بیرت کرد بوو، و پێت بڵێم کاتەکانت بەچی بە فیرۆ دەچێت. من لەبارەی گۆرانیەکانت دەزانم کە هیچ سوودێکیان نییە بۆت، یان شتە بێبایەخەکان دواتر بە بەهرە نەوێن دەبن، هەرچەندە ئەو بەهرە پێشبڕکێیانەی ڕاستەقینەن کە هی ئێمەن وەک موسڵمان. خوێندنی قورئانی پیرۆزی بەرزە، کێبڕکەی لە بەرکردنی کتێبی خوددا و گۆرانی وتن دەربارەی ئاینی ئیسلامی و داهێنان و پیشەسازی و زۆر شت بەهرەن کە پێیان دەوترێت بەهرە، و هەروەها شایانی ئەوە شنکەوەیان پێ بگوترێت. بەڵام تۆڕوت کردە ڕێگایە کە ڕێگای تۆ نییە و وەڕێبازێک کە لە موسڵمانان دوورە، و ئەمەش تەنیا هەمووی بەهۆی پرۆگرام و بەرنامەکانی بێدینەکانە کە لە ڕێگەی موبایلەوە پلانی بۆ دادنێن بۆ هەمیشە. بەڵام هەندێک کەسیش هەن کە لە دنیادا بە دوای بەختەوەریدا دەگەڕێن، چونکە دەزانن بەختەوەری ڕاستەقینە لە ژیانی دوای مردندایە، و براوەش ئەو کەسەیە کە ڕەزامەندی خوددا و بەهەشتەکەی بەدەست دێنێت. ئەمە چەند گەورەیە. و هەموو ئەو شتانەی کە هەر مرۆڤێک لەم دنیادا پێویستی پێیەتی لەم قورئانە بەرزەدا نووسراوە کە بۆ باشترینی پێغەمبەران دابەزیوە، موحەممەد صلی الله عليه وسلم، و ئەوانەی شوێنی سونەتەکەی دەکەون خۆشبەختترین کەسن لە دنیا و لە قیامەتیشدا. دەبێت ئێمە سوپاسی خوددا بکەین کە ئێستا لە ژیانداین و دەتوانین لە گوناهەوە بڕۆین بەرەو چاکە. دەرگای تۆبە هەمیشە کراوەیە، و ئەمەش تەنیا بۆ کەسێک و دوان نییە، بەڵکو بۆ هەموو کەسێک وایە. و من ئەمە تەنیا بە تۆ ناڵێم، بەڵکو بە هەمووانی دەڵێم. هەمیشە داوای هیدایەت بکە لە خوددا بۆ ئەوەی ڕێنماییمان بکات بۆ ئەو کارانەی کە خوددا خۆشی دەوێن و پێی ڕازیە. سوپاستان دەکەم. ما عنديش إحساس أو فعل نفسي أعمله غير إني أنا أبوس راسك والله على هذا الإحساس والعمل اللي أنت عامله. أثرت فيا ووجعت قلبي. زين، إحنا نشكرك إنك جيت على البرنامج، أنا انبسطت فيه. أحمد؟ نعم. وأنا نعم. علي؟ وأنا نعم طبعا. الله!